من قسەی گشتیم کرد بۆ نمونە ئەم دەرمانە بیکەمەوە نەیکەیتەوە کاکە ناکرێت بۆ نیکەمەوە وەڵا بیکەیتەوە ئەوەی کە ئێمە هەلی دەمژین بەیانی تووشی کێشەی زۆر گەورەمان دەکە لەوانەیە کێشەی خوێن کێشەی هەناسە سەرەتان ئەوە هەر ژەهرە دەتوانانی خەڵکی پێ بکوشت بەساقەوم چی نەکەمەوە خۆ ڕۆژانە دەکرێتەوە لە کوردستان دەکرێتەوە ئێمە کە دەیزانین نەیکەینەوە حەزەکەین خەڵکیش بیزانێ نەیکاتەوە بەکاری چەندیان کە ئاوا خەتەرە هەی زۆربەی هەرە زۆریان ئەوانەی کە کراونەتە لیستی ڕەش بۆ کراوەتە لیستی ڕەش توێژینەوەی لەسەر کراوە دەبێتە هۆکاری شێرپەنجە دەبێتە هۆکاری نووساکەکانی خوێن دەبێتە هۆکاری هەناسەتەنگی دەبێتە هۆکاری نووساکەکانی دەمار و جومگای عسەبی دەرمانی تیا ئەگەر بیکەینەوە ئەرێ وڵاتی ئایتی ئەمەشیان بۆ زیاد کەم کە هەر لە بازارەکانی کوردستان هاتوونە بابەسەن ئێستا ئەمە لە ناو ئەوە قاڵێک هەیە قالێکی تێدایە قالێکی تری تێدایە قالگەکەش کەپسە بەس ناوێرم ئێستا ئەمەش بکەمەوە چکە بەشی ئەوە دەکاتن کەسمان بە سەلامەتی لێرە دەرنەچین ئەمانە ئەمە لە بازار کڕیوتن هەمووی بۆ بەرنامەکەم هەمووی لە بازار کراوە بۆ بەرنامەکە ئەمڕۆ بەتەن بتەوێ دەستەکەوێ ئارێ وڵات چەند تەنە دەوێت با پێت بدەین ئەمانە دەرمانە زرنی خکەین ئەم جا تۆ بە دەسڕێی گریت و جوتیاری داماویش نازانێت وڵی ناوێرم وەکوتر بیگرم دەستکێشەشی نا دکتۆر ڕێبواردەوە هەر بە دەستکێشەکە ئەمە هەمووشی هێشتان ماوە ئەمە موادی مێر و قڕکەر و موادی منەشیطە ئارێ وڵا ئەغلبێتی موبیدات ئەغلبەشی موبیدن و مسەجەلیش نین یان لە لیستی ڕەشی عێراقی و جیهانیش جیهانی بەڵێ ئێستا بە هەموو وەزیرەکانی حکوومەتی عێراق ئەتوانێت لە مەتارێکەوە یەکێک لەمانە داخڵکا بۆ ئەڵمانیا نەوڵا هەموو عێراق بێتەوە ناتوانێت دانیشیان بەر ناتوانانی خاکێک لەگەڵ خۆت بخەیتە گیرفانت ببێتە وڵاتێکی دەرەوە بەڵام ئێمە ڕۆژی بەلای کەمەوە لەوانەیە 20 تان بەس لە ئینجانەیە خاکمان